سڵاو لە تۆ کاک بەختیار لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان بێت دیارە من ئێستا لە ماڵیە و تۆمەتبارم کە دوێنێ پۆلیسی سلێمانی ئەوەی ڕاگەیاند کە ئەو کەسە تۆمەتبارە بە تەقەکردن لە دکتۆر کەمال ئەحمەد کە ئێستا بریندارۆ لە نەخۆشخانەیە. دیارە من ئێستا لە ماڵی ئەوانم و دیارە و تۆمەتبارە لە ساڵی 2000ەوە زەواجی کردووە، خێزاندارە، 4 منداڵی هەیە. من ئێستا لە ماڵی ئەوانم هەم لە لای خێزانی و هەم لە لای براکەی لێرە هەن منەمەوێت زیانیاری زیاتر لە زاری ئەوانەوە وەرگرم کە ئایا بۆچی ئەم کەسە تەقی لە دکتۆر کەمال ئەحمەد کردو. من سەرەتا لە هاوسەری تۆمەتبارەکە دوێنم کە پێی خۆش نییە ڕوبەڕوو لەگەڵ ڕاگەیاندەکانە قسە بکات، بۆیە تەنها زیاتر سڵتان بۆ دەگوازمەوە، دوجار ڕوبەڕوو لەگەڵ خودی برای تۆمەتبارەکە قسە دەکەم. دادە زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشیوە. بۆچی هاوسەرەکەی جەنابەت ئەوەندە تینی بۆ هاتووە کە تەقە لە دکتۆرێک بکات؟ سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم. من وەکو هاوسەری ئەو لە ساڵی 2011 دکتۆر کەمال عەمەلیاتێکی بۆ هاوسەرەکەم کرد. لە دوای عملیاتەکەی ئەوە ڕۆژ بە ڕۆژ حاڵی خراپترە بوو، هەتا وای لێ هات تینی زۆری بۆ هات. لە 2015 تووشی سەرەتان بوو، چوینە تارانیش تەنانەت هاتینەوە بۆ ئێرانە کۆڵۆنیان بۆ دەرهێنا. ئەم هەر ئەیوە دکتۆر کەمال وای لێ کردوم، هەن ئینکاریە کرد ئەوی لەوە تووشی ئەو نەخۆشیە بووم. زۆر باشە. تەنها یعنی ئەم دوو نەشتەرگەریی بۆ کردووە چەند جار دەچوەتە لای دکتۆر کەمال. ئەو هەڵەی کە ئەگەر بە بۆچوونی ئێوە لە لای دکتۆر کەمالە ڕوویدابێت چی بووە؟ بەڕێزگیان لە 2011 کەم عملیاتەکەی بۆ کرد، چەند جاری تر دوای ئەوە سەردانی کردەوە. دکتۆر کەمال هەرەیوت من عملیاتەکەم بە سەرکەوتوی بۆ کردووی، تۆ نەخۆشی تر هەیە بچۆ بۆ لای دکتۆری تر. زۆر سەردانی کردەوە، زۆر ئەشی ئەو فەحس و شتی تری هەیە. ئێستا هیچمان پێ نییە لێرانەیە پیشانیەوەین، هەمووی لە ماڵەوەیە. لە 2015 کە تووشی سەرەتانەکە بوو نردینی بۆ لای دکتۆرێکی تر ئەو عملیاتەکەی بۆ کرد. دکتۆر کەمال بەدەستی خۆی دوو جار عملیاتی بۆ کردووە، دوو جاری تریش هەر عملیاتی تر کراوەتەوە هی ژێر پەنجە. یعنی ئەوە باوەڕتان وایە هەڵە لە نەشتەرگەریەکەی دکتۆر کەمالە ڕوویداوە؟ بەڵێ بەڵێ، خۆی کە مانگ ئەم ڕەمەزانی 2010 عملیاتەکەی بۆ هەڵایەوە. دوای ئەوەی کە هاوسەرەکەم هۆشی کردەوە خۆی هات بۆ ژوورەکەی و وتی گردن مازداکەوە ئیشەکەم بۆ چاکردویتەوە. خۆی وای و دکتۆر کەمال. بەڵێ زۆر باشە. نەشتەرگەریەکە هی شوێ بووە؟ ئەو تووشی سەرەتانی کوێ بووە؟ تووشی سەرەتانی کۆڵۆن بوو، کۆڵۆنی کامل دەرهێنا، میزەڵانیان بڕی و ڕیخۆڵی بچووکیشیان هەر بڕی بوو لەگەڵی. زۆر باشە. دەستەکان خۆش بێ کاک بەختیار. من دەچمە لای برای تۆمەتبارەکە. کاک تۆفیق زۆر سپاس بۆ دەرفەتە. ئێوە لە دوای ئەم کارە ساتێ سەواڵێن چیوەدان بۆ یادەنێن کە بۆ نمونە ڕەنگە براکەی جەنابەت کارەکەی هەڵە بوو بێ یا بۆچی پەنای بەریاسانە بردووە ئەگەر ستەمی بەرامبەر کرابێت؟ بەڕێزگیان کارێکی باشی نەکردووە، لەبەرەوە ئەم هەڵەی کردووە 5-6 ساڵ بەدەم ئازار و ئەتلێتەوە ئیتر لە تاو ئازاری خۆیان چوو ئەم کارە ناشیاوی کردو ئەمش هەڵە بووە. زۆر باشە. براکەت کەسێکی تونوتیش بوو، چەکیە بوو لە ماڵەوە؟ نا چەکی نەبووە، چەکمان پێ نەبینەوە بە ئیشیەوەیە. کار و کەسابەتی چی بوو؟ چی وای لێ کرد بوو کە ئێستا پەنا بباتە بەرەوەی کە چەکێک بکڕێ پەلاماری دکتۆر کەمال بێت؟ لە تاو ئازاری بووە، ئازاری دەوالی بووە. ئەو دەوالەی نەجاحەتی نێناوە دووبارە بۆی کردوێتەوە، دوای 5-6 ساڵ بەدەم ئازار و ئەتلاوە. زۆر باشە. ئێستا ئێوە داوای چیەکەن؟ هەم لە دۆسی بەرام لە کەسی بەرامبەرتان و هەم لە دام و دەستگیەکانی حکوومەتەوە بەتایبەتی ئێستا هەموو بەڕێوەبەرایەتی تەندروستی تەنانەت ئەمانە باوەڕیان وایە کە بۆ نمونە براکەی تۆ تۆمەتبارە و کارەکەی هەڵەیە، ئێوە چی هەڵێن؟ ئەم کارێکی هەڵەی کردووە دکتۆرەکەش بە هەمان شێوە ئەوش هەڵەی کردووە. ئەگەر ئیشی یەکەم جاری سەرکەوتوو وایە ئەوش تووشی ئەو هەڵە نابوو. ئێستا باوەڕتان وایە چارەسەر چی هەیە؟ وەڵا چارەسەرەوە ئیتر ئەبێ قانون سەروەر بێ. داوا چی لە بنەماڵی دکتۆر کەمال دەکەن، لە یاسا دەکەن؟ ئایا ئەگەر بۆ نمونە براکە تاوانبار بێ و تاوانەکە بەسەرە بسەپێنرێ هیچ مافێک هەیە کە ئەویش بتوانێت وەری بگرێتەوە؟ بەڵێ ئەمەش هەڵبەتە مافی خۆیەتی. ئەگەر هەروکو پێم وتی ئەگەر سەرەتا عملیاتەکەی نەجاحەتی بێنایە ئەمش دەستی پەلاماری چەکی ناو ئەو کار ناشیەوەی ناکرد. زۆر باشە. ئێوە باوەڕتان بە سوڵحی کۆمەڵایەتی هەیە ئەگەر بۆ نمونە بەرامبەرەکەتان داوای ئەمەتان لێ بکات؟ بەڵێ. زۆر سپاس کاک تۆفیق، سپاس بۆ دەرفەتێک کە من بەخشی. کاک بەختیار دیارە ئەمە وتەی کە سوکاری ئەو تۆمەتبارە بوو کە توێنێ بە تۆمەتی تەقەکردن لە دکتۆر کەمال دەستگیر کراوە لە بەڕێوەبەراتی پۆلیسی سلێمانیشەوە ڕاگەیەنرا بوو. دیارە ئەمان باوەڕیان وایە کە بەڵە ئەو کاری کە کوڕەکەی ئەمان کردوێتی کارێکی هەڵە بوو، بەڵام لە هەمان کاتدا پێشتر لەو چەند نەشتەرگەری کە دکتۆر کەمال بۆی کردو بە بڕوای ئەمان ستەمی لێ کراوە بۆ ئەو ئازاری کە لە نەشتەرگەریەکان جەلال ساڵی ڕابردوو